دم باش بۆ تەوە ناوێ من هۆزان دەحامە گەر جارێکێ توێ ویدیامێ دبین یا توێت کەناڵامێ دبینە ئەزێ دیسا وەرڤەگەرم ئەزێ ویدیان وەرە پاف بکەم ئەزێ لەسەر گەلێک مژاران بەئاخبم وەکوم دەزانن کۆمژاری مێ چینە مژارن هەول ئەزێ هەول بدم کۆمژارن گرنگ منش بۆ تەوە مژارن ئابووری مژارن جواکی مژارن سیاسی ئەزێ سەر هەمنە چی بەئاخبم ببورن کو ئەڤدەمەکە ئەز نەدیاربووم لەسەر یوتیوبێ ji ber hindek rewşa bûn diva min çareser kirban heta ku ez karî bim dîsa bigerim ser YouTubeê. Divê demê de ana dîsa ez vala min û zê herdem berdewam bim were û vê carê ez nema yekcar disekirim. Ez spasiya her kesî dikim ku pirsa mikir û ez ê spasiya her kesî bikim jî ku min temaşe bike û li nêrînê me guhdar bike. Bibînin di kêf û xişiyê de.